خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ناوچەکە کۆمەڵێک ڕووداوی گرنگ و خێرا و گەرموگوڕ ڕوویانداوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی بردومانەکەی ناوچەی تەنەف یان بنکەی تەنەف کە سێ سەربازی ئەمریکی تێدا کوژرا. ئێستا تۆپی هەموو بابەتەکان ئەوەیە کە ئەمریکا ئەوێت تۆڵە بکاتەوە وەکو ئەوەی کە لە ناو کوردەواریادا باوە و چەندین هەڕەشەش لەم بارەوە ئاراستەی ئێران و پرۆکسیەکانی کراوە. عێراق و هەرێمی کوردستان لەم گەڕی نوێی ململانەیەدا لەکوێ دەوەستن و دەتوانن چۆن یان بە تایبەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چۆن لە ئاگری ئەم شەڕە دوور بن یان ئەتوانن دوور بن. دۆخی هەرێمی کوردستان و عێراق لەناو ئەو ململانێ و لەم ململانێ تازەیەدا بەرەو کوێ بە سوپاسێکی زۆرەوە گفتوگۆی ئەم شەومان لەگەڵ بەڕێز دکتۆر یاسین تەها لێکۆڵەری سیاسی. دکتۆر زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ بەڕێسە من و دەست پێ بکەم ئەوەی پێشتر کۆمەڵێک پەیام هەبوو لە ڕێی درۆنەوە لە ڕێی بردومانکردنەوە هەرچەندە ئەمریکا و ئیسرائیلیش دەستی خۆیان لە ئێران وەشات بەڵام 2010 نەگەیشت بۆ ئەوەی کە سەربازی ئەمریکی تیا بکوژرێ ئەو بووکە سەربازی ئەمریکی کوژرا. پێت وایە ئەمە دۆخەکە پێی نایە قۆناغێکی نوێوە یان لە شوێنێکی تر ئەوەستی. زۆر سپاس کاکزانە، زۆر سپاس بۆ بینەرانی کورسات، سڵاو ڕێز و سڵاو بۆ بینەرانی کورسات. ئەلبەت ینی ئەوانەی کە لە ئەمریکا ژین و ئەوانەی کە شارەزان لە سیاسەتی ئەمریکا هەموو کۆکن لەسەر ئەوەی کە گفتوگۆ ئەنی خلافێک نییە لە ئەمریکا کە هەر کاردانەوەیەکانی هەر هێرشێک بۆ سەر ئەمریکیەکان ئەگەر کوژراوی لێ بکەوێتەوە واجب ڕەتە ینی بێ ئەو وەڵامدانەوەش نەوەعی بێ ینی شتێکی ئەوە لابەلا نەبێ و ئەمە لە ناو سیاسەتی ناوخۆی ئەمریکا جێگەی مشتومەڕ نییە بگیرە جۆرها گوشاریش لەسەر بایدن هەیە کە ئەبێ جواباتەوە ئەو جواب گوشارە هەندێکی زۆر تونە بینیمان مەسەن هەژنەوە کۆنگرێسمانی کاریگەر حتى لە ئەنجومەنی پیرانیش داواکەن لە ناو ئێران بێ. خەڵکی تر هەیە باڕاستەیەکی تر گوشارەکە کە شەڕێکی گەورە بێ، خەڵکی تر هەیە گوشارەکە مەسەلەن بە چەند قۆناغێک یەکجار نەبێ. بەڵام لە نەتیجە ئەومان لە بەرچاو بێ کە حکوومەتی بایدن لە ناو ساڵی انتخاباتە ناتوانێت بچێتە شەڕی گەورەوە. دوو دیموکراتەکان لە ئەولەویاتیان نییە کە لەگەڵ ئێران چنە جەنگەوە جەنگێکی کراوەی گەورەوە و ئەوە بەوتن و بە ئاماژە و بە لێدوان و بە هەموو شتێک ئەویان وتووەکە ئەوان جەنگێکی کراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوێ و لە بنەڕەتیشەوە ئەم ئیدارەیە بەرنامەی ئەوەی نییە کە لەگەڵ ئێرانە بچێتە جەنگەوە. بەرنامەی ئەوەشی نیە حتا کۆمەکی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بکە، بەرنامەی ئەوەی نییە کە دژایەتی ئێران بکە، بەڵکو ئەوێت احتیوای کایانی لە قاڵبێکا بیهێڵێتەوە کە مەترسی لەسەر ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا و هەندێک لە هاوپەیمانە نزیک و زۆرە دۆستەکانی ئەمریکا دروست نەکە. بۆیە بێ ئەو وەڵامە لەو چوارچێوە بخوێنرێتەوە ئەوەی کە مەسەلەن وەڵامێکی گورچک بڕە بێ و کاریگەرە بێ و B52 دوات و جۆری ئۆفرۆکە بەڕێوەیە ئەو شتێکە بەردەوام بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەوە بەشێکشێ لەو حربە میدیایە. بەڵام وەڵامێک ئەبێت بە پێی ئەو ئاماژانەی کە هەیە وەڵامەکەش نەوەعی ئەبێ، بەڵام ئەوە نابێت کە پەلبایە بۆ شەڕێکی گەورە یاخۆت گورجێکی گەورە لە ئێران بکاکە ئەوش ناچار بێ بچێتە ناو شەڕێک. کات لەو مۆزوعەیە دەورە بینێ مەسەلەن کە بەسەریا بڕوا و خۆی ڕەنگە مەسەلەن حتا جۆری دواخستنەکەشی بەشێک بێ هەر لە حربی نەفسی چونکە مەسەلەن ئەگەر وەڵامەکە کتوپڕ بێت و مەسەلەن کە بێکاریگەری بێ ئێستا مەسەلەن دووسێ ڕۆژەوە جۆرێک لە بە عەرەبی پێ ئەوترێت حەبس الئەنفاس یعنی ئەوەی هەناسەیەکی قوڵ هەڵمژی و چاوەڕێی دەزانی چی ڕوەداوە نازانرێ لەکوێوەیە هەمووی لە خۆی بەگومان هەمووی لە خۆی بەگومانەوە زۆر مەقەڕ چۆڵ کراون مەسەلەن لە خەتی سووریا لە ڕۆژاوای عێراق زۆر بارگای هێزەکانی وابەستە بە ئێران هەن چۆڵ کراون ئەترسن بکەونە بەر ئەو کاردا. لە عێراق زۆر ئامادەکاری هەیەوان حتی هەندێک گۆڕانکاریش ڕوویاوە لەو چەند ڕۆژە هەمووی چاوەڕێی وەڵامەکەی. بۆیە کە ئەمریکەکان ئەڵێن لە کات و شوێنی گونجاو ئەوە زیاتر گوشاری دەرونی لەسەر ئێرانیەکان و لەسەر دۆستەکانی ئێران دروستەکە و ڕەنگە حەسکە مەسەن زوو وەڵامەکە هەبێت و ڕزگاریان بێ لەو سرێسە نەفسیە کە هەر کەس خۆ لە خۆی بگومان. کاکتۆر ینی ئەمریکا بۆچی نایاوێ مەسەلەن شەڕێک لەگەڵ ئێران بکە خۆ پێشتر یانوت کە هیچ گومانیتیانە بێ ئەو شەڕە بکرێت. بەڵێ
دیموکراتەکان تا بە درێژایی مێژووی نوێی تازەکە لەسەر حکومن قەت لەگەڵ ئەوە نین ئەوە لەگەڵ ئێرانە بچنە شەڕەوە و سیاسەتیان ئەخوێنرێتەوە ینی بە پێچوانەی ترامپەوە کە تۆ نەتەتوانی ئێران هەموو دەوڵەتانی دنیا نانەتوانی پەرچەکردارەکانی بخوێننەوە و بڕیارێدا لە دەرەوەی باو بە دەرەوەی ئەوەی کە باوە بۆیە مەترسی هەبوو مەسەر لە پڕاکشایەوە لە ڕێکەوتنامی بەرجام لە پڕابڕیاریدا فەرماندەی سوپای قودس مەسەرەن ئەوە لە مەتار لەگەڵ ئەبوو مادی مهندس شتی ناکاوکت و پڕیەکرد بەڵام سیاسەتی دیموکراتەکان ئەخوێنرێتەوە یەک دوو ئەمریکا لە جەنگە لە ئۆکرانیا ئەمریکا لە جەنگە لە ئیسرائیل ئەمریکا لە جەنگە لە کۆریا حسابکەیان جەنگێکی ساڵە لە تایوان چینەکان ینی بە ئەمریکەکانیان ڕاگەیاندووە ئێمە بڕیاری یەکلایی خۆمان داوە کە تایوان نەخینەوە سەر چین بەڵام لەسەر کات و ساتی هێشتا بڕیارمان نەداوە لە کۆریا گرژی زۆر بەینی هەیە و ئەمریکا ئەوانەش هەموو لەسەر ئەمریکا خەڵک وازان مەسەلەن ڕەنگە ئێمە وابزای ئەمریکا لە دنیا هیچ ئیشێکی نییە تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان و ئێران نەخێر یان یەک لیست احتیمامات هەیە بۆ ئەمریکا و گەورەترین تەحەدا لە بەردەم ئەمریکا چینە مەسەلەی پێشکەوتنی ئابووری چینە و کوڕەکابەرێکی ئەمریکا کە خەریکە پێشەکەی هەتا لە بواری زانستیە بۆیە یەکێک لە احتیمامات یەکێک لە ئەولەویاتەکانی ئەمریکا ئێرانە یەکێک لە کۆمەڵێ و بەتایبەت کە ئێستا جەنگی غەزە هەیە ئەوە ئێران توانایەکی پیشانداوە لە دروستکردنی گرژی لە ڕێگەی حوسیەکان و لە ڕێگەی حیزبۆڵای لوبنانەوە دروستبوونی جەنگێکی کراوە ینی بودجەیەکی کراوەی ئەوێ و ئەمریکا لەو چەند ساڵی دوایە لەو ناوچەیە دوو دەرسی زۆر سەختی وەرگرت یەکیان ئەفغانستانە ئەویتر عێراق لە 20مین ساڵیادی ڕوخانی عێراقا بەدەیان پەیپەر و بەدەیان پێداچوونەوە لە ئەمریکا بڵاو کراوەتەوە لە شوێنی چەندانەیەکیان مەسەن لە شوێنی زۆر مەرمۆ خۆین بۆ کە ئەڵێت ئێمە زەرێکی گەورەمان کرد لە ڕوخانی عێراقا و سیرکەنی بە حساباتی زەرەر و قازانج 5,000 جوندی ئەمریکی کوژراوە 2.4 تریلیۆن دلار خەرج کراوە و لە نەتیجە ئێران بەهێز بۆ لە عێراقا لە سەر ئەرس و لە ئەفغانستان بە هێشتا کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان پاکتاو نەکراوە تەصفیە نەکراوە لە سەردەمی بایدن بووە بەئەکید لە کاتی انتخاباتە بێ بە یەکێک لەو بابەتانەی کە بە شێوەی کشانەوەکە و شپرزەیەکە و بەجێهێشتنی نزیکەی 80 ملیار دلار چەک و چۆڵ بۆ تالیبان و گەڕانەوەی تالیبان هەموو ئەمانە بن بە پرسیار و بە گوشار لەسەر ئیدارەی بایدن کە لە سەردەمی ئەوە ڕوویداوە لەبەرەوە ئێستا و ئیدارەیە ئامادەی ئەوەی نییە بچێتە جەنگێکی ترەوە لەگەڵ ئێران کە توانای موشکی هەیە کە باڵی هەیە کە ئەتوانێت دەریای سوور ئەتوانێت گەروی هورمز ئەتوانێت کێشە دروستکات لەبەرەوە ئامادەیەک نییە بۆ ئەو جەنگەی کە بڵێ ئەمریکا ڕوبەڕووی ئێرانە بێت باشە ئێران ئەو دۆخە ئەبینێ ئەو خوێندنەوەی بەڕێستان ئەبینێت کە بۆیە مەسەلەن ئەو دەست پێشخەریانە ئەکە هەمشێک هەیە پەراوێزێک هەیە بۆ ئێران ئەتوانێت یای بجوڵێ بەردەوام بە قیاس لەو هامشە ئەجوڵێ ئەوەیە حیزبەڵایە و حوسیە جەماعەتەکانی عێراقن ئەمانە بەڵام هەندێک جار هەڵەی حساباتی ژەڕۆدا و هەندێک جار لە دەست دەرچوونیش هەیە یەکێک لەوانە ئەوەی تەنەف بوو ینی مەسەلەی ئەوەی قاعدەی بورجی 22 ڕەنگە بە هەڵە بوو بێ یاخود حساباتیان ئەوە نەبوو بێ یاخود مەبەستیانەوە نەبوو بێ ئەمریکی بکوژن چونکە ئەزان بە دڵنیایی کوشتنی ئەمریکی کاردانەوەی تونی بەدوادێ لەو هامشەی کە ئێران یاریتیاکە وە زوو مەسەلەن ئەوە بە وەسیقە و بە دۆکۆمنت بڵاو کراوەتەوە نامەی ناردووە بۆ ئەنجومەنی ئاسایش کە ئێمە بەرپرس نین لەوەی کە باڵەکانمان لە عێراقیکەن لە سووریایکەن لە شوێنی ترەیکەن و بەڵێ بە فەرمیەوە دۆکۆمنتێک مەبەست مۆرەگیرێت یعنی مەبەستەکە ئەوەیە کە ئێران بەڵێ لەسەرەوە گرژیەکە بەرەنگاری ئەمریکا و ئیسرائیل بێتەوە بەڵام لە ڕووی دیبلۆماسیەوە نەوەستاوە لەوەی کە دڵنیایی بدا بە ئەو هێزانەی کە کاریگەرن ڕووسیا سینە ئەمریکایە کە من جەنگم ناوێت بەڵێ منەم شتا ناکەم بەڵام ئەمە ناچێتە ناو جەنگێکی گەورەوە دوێنێ میدیایەکی ئەمریکی بە دڵنیایی نازان مەکسیۆسە وەڵسی جەرنەڵەت بڵاوی کردوێتەوە کە خامنەیی بەرقیاوە بە هەموو کە ئەو بە سیفەتیەوەی وەلی ئەمری بڵێ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە وەلی ئەمری مسلمانە وەلایەکانە پێی وتون لە بیداتی جەنگی غەزە ئێمە جەنگی کراوەمان ناوێت بەڵێ ئێمە لە حیزبەڵا لە لوبنان دێنە جواب لە یەمەن دێنە جواب لە عێراق دێنە جواب وەگە سەی تویتەرەکەی بکەی بەردەوام هاانیانەدا کە دیانی بەرگریکاری بەهێزکەن و خۆ بەدەستەوە نەدەن و ئامادە بن بۆ هەموو شتێک بەڵام بڕای ڕسمی و فەرمی و کۆنکرێتی ئێران ئەوەیە کە ناچێتە ناو جەنگی کراوە و ئەمە بڕیاری ئەمریکاشە کە بایدن لە کۆنگرەکەی دوێنێ ڕۆژنامە نووسەکە
بەلەوەی بەجێ بەڵێ زۆر بەس عسابێکی ساوتی کە ئێمە جەنگی کراوەمان ناوێت ڕۆژهەڵاتی باش بەڵام هەر میدیاکانی ئەمریکا مەسەڵەن لەم ڕوتیانەکە یان هێرشێکی ئەلکترۆنیە بێ یانی ژۆتا لە هەندێک ئامانجی ئێران ئەدرێ لە دەرەوەی خاچی ئێران ئەم دوو احتیمالیان تەخمینات زۆرە تەخمینات زۆرە بەس هێرشی ئەلکترۆنی دوورە چونکە مەسەلای کوژراوی لێپۆ دووەم شتێکێک کە ئەمریکا و ئیسرائیل زۆر ئیشی لەسەرەکەن پێوترە سیاسەتی پێشگیری ڕەدا یا بە کوردی چاوترساندن ئەمانە نەبێتە هۆی چاوترسانەوە خۆ هێرشی ئەلکترۆنی دوێنێ بۆسە ئیسرائیل بۆ نەخۆشخانەکانی پەکی کەوتووە ینی خۆ ئیسرائیلیش ئەوەسێ ناوەسێ بۆیە ڕەنگە لە ناو ئێران بدێ و ڕای ئەلانیش نەکرێت ینی مەسجەکە بگا یانی شتێک هەیە زانە لە یادداشتەکانی ڕەفیق حەریری شتێکی زۆر سەریع ئەڵە جارێک من لای مەلیک فەهەد دانیشتە بووم هاتنە ژوورەوە لە سەردەمی جەنگی عێراق ئێرانە وتیان سێ تیاری ئێرانی هاتوتە خاکی سعودیە یەکێک کەوتوتە خوارەوە دوان پێکرا و گەڕاونەتەوە دوان کەوتونەتە خوار یەک پێکراوت بی بچن ڕایگەێنن کە ئێمە تیاری ئێرانی هاتوتە خاکمەوانەوە جوابمان داوەتەوە وتیان قوربان کەوتووە وتبووی نا ئێمە نامانەوێ ئەلانی کەی و ئێران ناچاکین کە جوابمان باتەوە مەسجەکە گەشتوە ڕەنگە ئەمریکا ئێستا بعد لە شوێنێکی ئێران گورزی بەر بکەوێ ڕای نەگەیەنێ تا چەند ڕۆژێک دوای مەسەن لە ڕێی نیویۆرک تایمزەوە وڵاوی کاتەوە بەڵام مەسجەکە بەدەسەڵاتدارانی ئێران ئەگا و شوێنەکە ڕەنگە ئازاربەخشیش بێ مەسەن کۆگایەکی موشک بێ شوێنێکی درۆن دروستکردن بێ مەسەرەن کەشتێکی ئێرانی هاتوۆتە ناو دەریای سوورەوە باز لەوە کرێکەوەی کێکە بێ لە ئامانجەکان بۆ لەوێ چاودێری ڕوتی کەشتێوانیەکە یارمەتی حوسیەکانەدا ئێران زۆر منشعاتی هەیە سوپای پاسداران لە ناو سووریا ئیسرائیل و ئەمریکا زانیاریان دەربارەیە بۆیە بۆ ئەمریکا وەڵامدانەوە و هەڵبژاردننی ئامانج و جێبەجێکردنی شتێکی ئاسانە حتا دکتۆر مەسەلەن من وەکو ڕۆژنامە زۆر لە کوردانی ڕۆژهەڵاتیش مەسەلە مەسجیان بۆ من ناردۆڵن هەر بەڕاست خەڵک خواردنەکڕێ خەڵک دۆلارێک ڕێگەر دیقەت دوی بەهای دۆلاریش بەرامبەر زۆر زیاتر بەرز بۆتەوە مەسەلەن ئەو وێنە بەڵێ ئەو وێنە لە هینەوە هاتووە لە جەنگی عێراق و ئەفغانستانەوە هاتووە کە ئەمریکا ئەو کاتەوەکو هێزێک لەسەر ئەو شتانە هاتە جواب و ڕژێمی ئەگۆڕی بەڵام ئەوە دوو دەرسی زۆر تفت و تاڵ بوون بۆ ئەمریکا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی استراتیجیەوە لە ڕووی ئەنجامگیریەوە بۆ ئەمریکا چەند لە ئەمریکا سێکێ ئەوە نەمشتومڕ هەیە لەسەر ئەوەی کە ئەوە دووبارە نەبێتەوە قەت بە ئاراستەی ئەوە نییە ئێمە با بچین ئەزمونێکی تری لەو شێوە دووبارە بکەین ئەگەر تەنانەت ئەگەر کۆماریەکانیش بوونایە عراق هێشتا ئەولەویەت نییە ئێران عراق و ئێران ئەولەویەتە لە ڕووی گەمارۆ ئەولەویەتە لە ڕووی ئەوەی کە سیاسەتی احتیوا هەر احتیوا بەڵێ احتیوا ئەوەیە بۆ نمونە ئەمریکا کە ویستی عێراق بکۆڕێ و سوێنی کۆکردەوە لە کۆنگرس قانونی تەحریری عێراقیان پێ ئەو دەری کرد یاسای ئازادکردنی عێراق لە ئەنجومەنی ئاسایش هەوڵیدا ڕوون بوو کە بەرنامێکی ئەوتۆ هەیە لە دوای 11 سپتەمبەر لە ئەفغانستان ڕوون بوو کە بەرنامەی گۆڕی نییە بەڵام شتێک نییە لە ئەجندەی ئەمریکیە ناوی گۆڕینی ڕژێمی ئێرانی بێ نەبێ بە تیۆری پلان ئەوە نەی ئێران مەسەن خزمەت بە ئەمریکا ئەکان نەک بڵێن بەڕاستەوە خۆ ئەوەی کە خەڵک پێی وایە ڕێکەوتنی ژێر بە ژێریان زۆر خەڵگە قسەیەکە بەڵام هەبوونی ئێرانێکی گەمارۆدراوی بچووک لە ناوچەکە دافعێکی زۆر گەورەیە بۆ وڵاتانی کەندا بۆ وڵاتانی عەرەبی کە بەردەوام وابەستەی ئەمریکا بن و ئەمریکا کێشەی لەوە نیە ئێران هەبێ بەو حەجم و قەبارەی خۆی بەڵام کاتێک کێشەی هەیە کە ئێران دەریای سوور بگرێ ئێران لە لوبنان کێشە بۆ ئیسرائیل دروستکە ئێران لە عێراق کێشە بۆ ئەمریکا دروستکە لە سووریا کێشە بۆ هێزەکان لەو کاتە ئەمریکا کێشەی هەیە بەڵام ئیسرائیلیان تا ئێستا شەڕی ئیسرائیل و غەزەیان کردو بە ماڵ بەسەر ئێرانەوە پێیان وایە کە ئێران دەستی هەبە لەو بەڵێ ڕوونا کە ئێران دەستی تیا هەیە خۆشی نەیشارێتە بەڵێ زۆر بەردەوام ئەڵێ ئێمە نیە لە نەتیجا سەرکەوتنی حەماس سەرکەوتنە بۆ ئێران تێکشکانیشی بەو جۆرە تێکشکانە بۆ ئێران بەمانای چی بەمانای ئەوەی پێشینەیەکە بێ سبەی و دووسبە یەخەی حیزبڵا شەگرێتەوە یەخەی حوسیەکانی شەبێتەوە هەواڵێکی خراپە و لە ڕووی میدیایی و لە ڕووی سیاسیەوە کێ سەپۆرتی حەماسەکە مەسەن ئێرانیەکانن و وەزیری خارجی ئێران لە ڕۆژگاری یەکەمی شەڕەکە وەکو لایەنێکی بەشدار وڵاتان ئەگەڕا لێدوانیەدا هەڕەشەیە کرد و نایشارنەوە کە ئەوە بەشێکە لە هاوپەیمانن هاوپەیمان بڵێ حەماس سەر بە ئێران نییە وەک حیزبەڵڵا حەماس هێزێکی سونیە فترەیەکی زۆر لینکی بە تورکیا زۆر بەهێزە لینکی بە قەتەرەوە بەهێزە
بەڵام ئەوەی کە ئێرانیەکان بە ئاشکرایەڵێن تورکەکان و مەسەلاً قەتەریەکان ناتوان بەو جۆرە سەپۆرتی حەماسکەن کە ئەو ئێرانیڵێ قسەیەکی تر هەیە کە بەوەی ئەو هەیمەنەی چینە ڕووی اقتصادیەوە کردوێتی ئێران دەسواڵاتر بۆ لەوەی پاڵ بە ئەمریکاوە بندرێت کە ئەمریکا دوورتر بکرێتەوە یان بە لاوااستر لە ناوچەکە بێت ئەوە زیاتر لە ڕێکەوتنی سعودیە و ئێرانە ڕەنگیدایەوە ینی ئەو پێشینێکی تازە بوو کە چین وان ناسراوە کە خۆی لە سیاست وەرنادا بڵێ ئێرانیەکان و سعودیەکانی ڕێخست بۆ تا ئێستا اتفاقێکی سەرکەوتووە زۆر لەم هەموو ئاگربارانە سەلمێنراوە کە اتفاقێکی سەرکەوتووە بەوم پێی کە ئەمە دوو دوژمنی یەک بوون ئەوە بیرمان نەچێت 2 ساڵ بەر لە ئێستا ئەوەی کە لە عێراق ڕۆدا ئەوەی کە لە دەریای سوور ڕۆدا لە ناو سعودی ڕوێدا نەوت پەکە خرا و هێرشەکە لە مەکە پاترێدانرابوو بۆ ئێستا سعودی زۆر ئارامە نەک ئارامە هیچ هێزێکی وەلایی ئێرانی نبینی ئێستا هێرش بکاتە سەر سعودیە بە میدیایش یا هاانی حتا لەو شەڕەشە لەو هیچ لە دوانیان دژیەک نەبووە بە فەرمی نەخێر نەخێ حتا لە باڵەکانیش جگە لە حیزب الله عێراق ئەویش بەڕاستەو خۆن نامەساڵێن ئەگەر بەدەستی ئێمە بواە لە هەولێرمان نادا لە سعودیەبانەدا ئەگەر نا بەڵام تەحریزەوەی کە ئال سعود ئیسرائیل و نۆکەری ئیسرائیل و کە بە بەردەوامی لە میدیای ئێرانی و لە سۆشیال میدیای ئێرانیا هەبوو ئەوە نەماوە و لە کاتێکە سعودیەکان ئێستا زیاتر لە ئیسرائیل نزیک بوونەتەوە زیاتر لە جاران ئەبوو ئێستا زۆر توشتر بن بەڵام لەبەر ڕێکەوتنیان هەیە لەبەرەوە بەرژەوەندیان گۆڕیوەتەوە نەخێر خۆ ئێستا چەند ساڵ ڕۆژێک لەمەوبەر قەتەریەکان بۆ 10 ساڵ قاعدەی عەدیدیان درێژ کردەوە لەگەڵ ئەمریکا و لە دراوسەی ئێرانیشت بەس هیچ لێدوانێک نە لە ئێران نە لە باڵەکانی نبینی قەتەر بەخاین لە قەڵەمدا لەبەر ڕێکەوتنیان هەیە لەبەرەوە دۆستایە و کێ زەمانی ئەم ڕێکەوتنی سعودیە و ئینیکرۆ چینیەکان بڵێ بۆ چینیەکان وەکو هێزێکی ئابووری هاتوونەتە ڕۆژهەڵاتی ناوازە و هێزێکی سیاسیش ئەوە خەریکە دەرەکەون تەنانەت تەسریباتێ لە میدیای ئەمریکا کە ئەمریکیەکان پەنیان بۆ چینیەکان بردو ئەوان بە ئێرانیەکان بڵێن ئەوانش بە حوسیەکان بڵێن گرژی کەم بکەنەوە لە دەریای سوودا بەو شێوەیە ئەمریکا ئەتواندرێت مەسەلەن کەوترێک ئێستا هەیمەنێکی گەوری اقتصادی چینی هەیە مەسەلەن ڕەنگ بوو لە ماڵەکانی ئێمە 5 ساڵ لەخێر 10 ساڵ پێش ئێستا کەمتر لە ناو شوێنەکانە ئێستا کەلوپەلی سینی ببینی ئێستا لە هەموو شوێنێکە هەیە ئێستا و قەڵەمە ئەوە کۆمەڵێک شتێکە لەبەر وڵاتانی هەژار ئاسانتر ئەتوان دێنە ژێر هەیمەنە دوو ئەوە بەرهێنانەی چیسا چینەکان لە عێراقی شەکەن مەسەن کرێکاری چینی دێن ئیشەکەن بەس بە هەرزان ئەنی ئەوەی کە لە کێلگەنەوتیەکانە یا لە پرۆژەکانە ئیشەکان بەس تۆگە کرێکاری غەربیانی تەکنیکی و شارەزا کرێکاری کارامە یا مهندسینی غەربی بێنی چەند قاتی ئەوەکە دوو مەسەلەن چینیەکان کەەوە بەرهێنانەکەن لەگەڵ خەلیجا بۆ وڵاتانە پێیان خۆشە چینەکان مەرجی دیموکراتی و مافی مرۆڤ بۆ شتانیان نییە ئەمریکیەکان ئەچێ بە کۆنگرێسا و لەوێ لە ئەنجومەنی پیران هەیە و لۆبی هەیە جەماعەتی زەخت هەیە و مەسەلەن ئەو محەممەد بن سەلمان جەمال خاشقچی کوشتەوە فڵان کەس بە بەردەوامی مای سەرێشەن بۆ ئەم وڵاتان بۆ ئەم وڵاتانی کە دیکتاتۆرن یاخود بۆ ئەم وڵاتانی کە شەفاف نین یادی بۆ مەسەر بۆ سعودیە بۆ چینیەکانم کێشانان نییە ئەمە بەستەکەم لەوێ ئەوان هاتووە زۆر بە باشی دەرفەتیان هەیە بێنە ناوچەکە لە ڕووی ئابووری و کاڵایان هەرزانە لە ڕووی سیاسیەوە پێشمەرجیان نییە و ئەم وڵاتانە لەم ساڵانەی دوایە بە دوای باڵانسی شاگەڕێن تەوازن ئێستا دەتوان لە ڕێی چینیەکانەوە بە ئەمریکەکانیش بڵێن ئێمە تەنها ئێوەمان نییە ئەگەر بە پیرمانەوە نایەن ئێمە بەدیلمانێت چینمانێت بۆ ئەو یاریێشەکەن ئەوەش ئۆکێکی وەرنەگرتو ئێران مەسەلەن پاڵ بە هەندێک قاعدەی سەربازی نێڵێ ئەمریکا زۆر بە لە ڕووی عسکەریەوە بە بەهێزی بمێنێتەوە یان ئەوە ناتوانرێ بکرێت ئێران زۆر مەبەستی ئەو شوێن بنکە ئەمریکیانەیە کە مەترسین لەسەر ئاسایشی ئێران مەسانێکێک لەوانە لە هەرێمی کوردستان بە بەرداوامی لە ئێرانە باس لەوەکرێت کە کوردستان مەترسیە لەو بنکانەی کە کێشە بۆ ئێران دروستەکان و بەرداوامی حەز ئەکات دوورکەونەوە لێی بەڵام بە هەندێک جاریش ئەو دوورکەوتنانە زیانی هەیە بۆنمە لە ئەفغانستان ئەمریکا هەبوو ئێران بە دژمن سەیریەکرد بەڵام کە ئێستا بۆ بە تالیبان مەترسیەکە زیاتر بووە مەترسیەکە لەسەر ئێران زیاتر بۆ چونکە تالیبان هێزێکە وەک ئێران خۆی عەقیدەیە تونە شەڕەنگێزە و ناتوان ڕێ بخوێنرێتەوە ئەنی هەر لەحزەیەک واردە چێتە شەڕێکی مەزەبیەوە لەگەڵ ئێران بۆیە زۆر جار ئەو گوتارەی ئێران لە میدیایەڵێ دژایەتی ئەمریکیەکان بۆ چوونە دەرەوەی ئەمریکیەکان حتا لە عێراق حەزەکەم باس لەوە بکەین ئێران زۆر لەگەڵ ئەوە نییە کە عێراق بچێتە دەرەوەی فەلەکی ئەمریکا
بەڵێ لە گوتای ویستمەوە بۆی ئەم هێنایە سەرەوە ئەوێت چی لە ئەمریکەکان چۆن لە عراق بۆ لە مەسەلە نعینە سەدادا لە ڕۆژانە مەسەلە نەبینین باسی درۆنەکرێت لە منتیقی هەریر و ئێستا زیاتر دەوروبەری مەتاڕی هەولێر و کەمریکەکانی لێ بۆ ینی عێراق خۆی ئەگەر باسەوە بکەین مەسەلا عێراق بەرهەمی عێراقی دوای 2023 بەرهەمی ئێران و ئەمریکا ئەم دوو دەوڵەتە ڕنگڕێژیان کردووە بەڵێ ئێران بەڕاستەوە خۆنە بەڵام یەکەم سەرۆک کۆمارکە هاتە عێراق لە دوای 2023 ئەحمەدی نەجات بۆ مەسەلا و ئەمریکیەکانش حیمایانەکە لە بە سەیتەرەی ئەمریکیەکان هاتیەپەڕی ئەمە اتفاق نییە بەڵام هەردووکیان بەرژەوەندیان یەکی گرتوتەوە لەوەی سەدام حوسێن بڕوخێ دوژمنێکی سەرسەختی ئێرانیەکان و ئەوەیە دووەم لە دوای ڕوخانی سەدام حوسێن سوودمەندی یەکەم لە بارودۆخی عێراق بە ئیتیفاقی هەموو دنیا ئێرانە لە ئەمریکا زیاتر سکەڵکی لێ وەرگرتووە مادام دوژمنێکم بۆ لە ناو ئەبا بۆ من قازانجەکەم زۆر باش دوو ئێرانیەکان لەگەڵ ئەوە نین کە عێراق چێتە دەرەوەی بازنەی ئەمریکا و لەبەرەوەی تاکە سەرچاوی دابینکردنی دۆلار مەسەلەی سپیکردنەوەی پارە مەسەلەی بازرگانی مەسەلەی دەم ڕاگەیشتن بە سەفاراتی غەربی عێراقە وەگەر عێراق بە دەردی لوبنان بچێت ئەگەر عێراق بە دەردی حوسی بچێت ئێران پەنجەرێکی گەورەی لێداخرێ بە تایبەت کە ئێستا لای گیراوە بە تالیبان لای گیراوە بە ئازەربایجان بە ئەرمینیا و ئازەربایجان لەوێش ئازەربایجان بردیەوە کە دۆستی نزیکی ئیسرائیلە بۆیە نایەوێت عێراق نابوت بێت بگەڕێتەوە بۆ سەردەمی گەمارەوە گەورەترین بازار ڕێشمەکی ئێرانی عێراقە ئەگەر عێراق دۆلاری نەمێنێ بکەوێتە بەر نەفرەتی بۆ هەموو ڕێژوێنانش هێشتا ئیسفادەی لێ بڵێ کە سوودمەندە ئێران مەسلحەتیەوەیە عێراق پارەی لەدەست بێ شتی ئێرانی بکڕێت غازی ئێرانی بکڕێ بەرژەوەندی لەوەیە دۆلاری هەبێ بەوەی ئەو لێرە دۆلار بگۆڕێتەوە ئەگەر بێت و عێراق ئەم حکوومەتەی چوار حتا حکوومەتی شیعیش کەونە دژاتی ئەمریکا و زەرەری ئێرانە بەڵام لە حدودی ئەو پەراوێزەی کە هەیەی ئەو پەراوێزەی کە هەیەی یاریەکە ئاقا فڕۆکەشانی درۆنی شەنێرە بۆ هەولێر بۆ مەتاری حەریر بۆ بەڵام تۆ سیرکە بە درێژایی چەند ڕۆژە شەڕە لە ئیسرائیل 100 ڕۆژە ئایا هیچ فڕۆکەیەک و درۆنێک چۆتە سەر مەتاری بەغا خۆ بنکە ڤیکتۆریا لە مەتاری بەغایە بەڵێ نەچووە ئایا چۆتە سەر باڵێستخانی ئەمریکا لە ناو بەغایە نەچووە چونکە ئەمە لە بەقۆتی شوێنەکە یان هەر خۆیان لەبەرەوەیە کە نایەنەوە شەڕەکە بگاتە ئاستێکە ئەمریکا جواب باتەوە یەک دوو مەتاری بەغاگەر پەکی بکەوێت عێراق زەرەرەکە عێراق زەرەریەکەی ئێران زەرەری کردێت چونکە عێراق بەی خۆی زانێت بۆیە ئەو شوێنانەی کە هەستیارن کە ڕەنگە هینی لێ بکەوێتەوە قوربانی گەورەی لێ بکەوێتەوە خۆتوەگە لە ناو بەغا لە هەموو لایەکەوە توانی قەسفی سەفارەت بکەوێت لە سەردەمی مستەفا کاظمی ئەکرا بەڵام ئێستا کە دۆخەکە هەستیار بووە و ئەمریکا تۆڕەیە و هێزی هەیە و شەڕی ئیسرائیل هەیە مەزاجەکان یانی ڕەنگە لە پڕێکا بڕیار تون جواب باتەوە اتفاقێکی شیعی هەیە شیعی سیاست و شیعی چەکدار کە توخنی قاعدەی ڤیکتۆریا نەکەون لە بەغا و توخنی باڵێستخانە نەکەون بەڵام بۆ مەتاری حەریر بۆ مەتاری هەولێر بۆ عین الئەسەد کێشە نییە سبب لەبەرەوەی مەسەن درۆنی بچووکە و قوربانی لێ ناکەوێتەوە مەسجێکە ئاگا ئەوێت چی بگەێنێ بڵێ لەوە زیاتر مێ پێشەوە بێزگەر نا ئەو خەڵکێکی زۆر چاوەڕێ ئێران بە پیری حەماسەوە بچێ حەماس بەتەمایە ئێران بە پیریەوە بچێەوە هەموو ئایدۆلۆژیای ئێران لەسەرەوە دامەزا ئێمە مقاومە ئەمریکای و ئێمە چینە قودس بۆ ڕێگای قودس بە عێراقا تێپەڕێ بە سووریا تێپەڕێ حەماس لە مان و نەمانە ئێرانە بێ شتێکە و گەورەترین سەپۆرت و پاڵپشتی ئیسرائیل ئەمریکایەوە ئەگەر ئەمریکای نەبێ مەسەر ئەردۆغان ئەڵێ بە ئیسرائیل 4 ڕۆژ بەرگە ئەگەر ڕێن کەمتریش بەرگە بگرێ ئەگەر بێت و دامی ئەمریکی نەبێت ئەگەر ئێران شتێک نەکات احراجە بێت ینی چۆن مەسەرەن تۆ یەکێک لە هاوپەیمانەکانت و یەکێک لە پارتنەرەکانت تەواوکەرەکانت لەو ماچێ لە ناوچێ تۆ هیچ کاردانەوەیەکردنیە دوای چۆن تۆ گەورەی بەرەی مەقاومەی بۆیە ئەبێ شت کاشتەکە چییە مەسج بۆ ئەمریکا بنێ و ئەمە گوشارێکە لەسەر ئەمریکا و ڕۆژ ئاوا بۆ ئەوەی ئەوان گوشار بکەن لە ئیسرائیل دەست لە حەماس هەڵگرێت ئەنی ئەمانە کە ئێران ئەمریکا ئەو قسەیەژەکە بەڵام سەرکەوتوو بووە لەوەی کە جۆرێک لە دڵنیایی لە ناوچەکە دروست کردووە سەرکەوتوو بووە لەوەی کە گرانی لە ئەوروپا دروست کردووە لە ڕێگەی پەخستنی ڕێگەی کەشتێوانیەوە ئێران نەمە بەسمەوەی ئەمریکا حتا لە ڕێگەی لێدوانە فەرمیەکانیشان ئەڵێ کە ئەمانەوێ ئەو شەڕە لە شوێنە بوەستێ
ئیسرائیل غەزە بڵێ بەڵام بە جۆرێک ناکە شکانی ئیسرائیلی لێ بکرێت ئەمریکا ئەوێ شەڕبۆسێ بەڵام بە جۆرێک نزیکترین ناوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە ئیسرائیلە و ئەگەر ئیسرائیل لەم شەڕە بشکێت یاخود بە سەرکەوت نەک بشکێت ئەگە بە سەرکەوتنێکی گەورەش نەچێتە دەرەوە مەترسیە لەسەر ئاسایشی ئیسرائیل چونکە ئیسرائیل دەوڵەتێکە نامۆیە لەو ناوچەیە دەوری گیرا بە دوژمن ئوردونە مەسرە فەڵەستینە لوبنانە هەمووانە دژمنی ئیسرائیلن لە ناوەڕۆکە ئەو ئەگەر بێت و مەسەن بە سەرکەوتنێکی ڕوون نەچێتە دەرەوە خەڵک ناتوان لە ئیسرائیل بژی ناتوانێەوە بەرهێنان کا ناتوانێت چونکەوانە خەڵکێکن ژیانیان خۆشەوێ خۆشیان خۆشەوێ و پارەی خۆشیان خۆشە بۆیە ئەمریکا لەگەڵ ئەوەیە کە جەنگی ئەوە فەڵەستین بوەستێ بەڵام کاتێک بوەستێ کە حەماس نەمێنێت یاخود لانی کەم باڵ ئێرانیش ئەو قبوڵەکە یان لانی کەم ڕەنگە مەسەرەن ئێستا ئەمریکاش هاتووتە سەر ئەو بیر و باوەڕێی کە حەماس بابەت چەکداری نەمێنێ بە سیاسی کێشە نیە بمێنێتەوە بەڵام ئەو کەس چەند کەسێک کە هێرشیان کردووە بەسەر ئیسرائیل یحیا سینوار محەممەد زەیف قەسام ئەوانە مەسەڵەن سەفقەیەکیان بۆ دۆستنەوە بچنە لوبنان بچنە وڵاتێکی تر بچنە تورکیا بچنە قەتار هیچ مشکلە نییە بەڵام لە ئەوێ نەمێنن بۆەوەی گەلی ئیسرائیل هەست بە ئاسوودەیی بکەن و دڵنیابن کە ئەم هێرشە دووبارە نابێتەوە لەوەرە ئەمریکەکان لەگەڵ ئەوە نین لەگەڵ ئەوەن جەنگی غەزە بوەسێ بەڵام کاتێک بە ڕێوشوێنێکی تازە سوڵتەی فەلەستینی بچێتەوە ئەوێ حەماس لە حکم نەمێنێ لە حکمڕانەوە ببێ بە بەشدار ئەوە باڵی سەربازی حەماس نینۆک بکرێ و بچووک بکرێتەوە ئێران ئەمە ڕازیە بێ ئێران هەوڵەدا ئەوە ڕوونەدا ئەوەیە ئەو شتانەیە کە ئەیکات لێرە لە سووریا لە یەمەن لەمانە گوشا لە ئەمریکاکە استینزافی پێوترێت هیلاکێکە درۆنی هەرزانی بۆ ئەنێرێ نامەجبورە ساڕۆخی گران جوابی باتەوە کە هەندێک جا باس 10 ملیۆن و 3 ملیۆن دلارەکرێ بۆ یەک ساڕۆخ چونکە ئەو سیستەما بێ 24 ساعت ئیشکە پێویستی بە قەمەسناعی شتێ بەڵام درۆنێ مەسا 1000 دلارە باس لەوە کرێ درۆن هەیە حوسەکان دروستەکەن بای 200 دلارە شتێکی بەسیتە مەسەن دێ لە شوێنێ لە شێوە ڕوومانە فڕایدا لەسەر کۆگایەکی نەوتی ئاگرێک دروستەکە و قەلەقیەک دروستەکە بۆ ئێران ئێستا هەموو گوشارەکە بۆی ئەمریکا ڕای بگۆڕێت لەسەر جەنگی غەزە وەکو حەماس قبوڵکە و گوشا لە ئیسرائیل بکات دەست لە حەماس هەڵگرێ و دەست لە حیزبڵاش هەڵگرێت و ینی حیزبڵا نەبێ بە ئامانجی دوای حەماس ئەو گوشارانە وا بکات کە ئەمریکا بیر لەوە نکاتەوە لە دوای حەماس سزایەکی سەربازی یاخود ئیسرائیل گورزێکی سەربازی لە حیزبڵا بۆشێنێت باشە دکتۆر ینی هەرێمی کوردستان جگە لەو مەسزە چ مەسزێشتری لە پشتە بەڵێ هەرێمی کوردستان دوێنێ حیزبڵا ڕایگەیان کە جەنگ ڕانی هێرش ڕاگرێت بەڵام ئەمڕۆ بینیمان مەسەن 4 درۆن هاتوونەتە سەر فڕۆکەخانەی هەولێر هەرچە دەوتیان وانە بوو ئەوتیانوانە بووە بەڵێ بەگشتی کولن بەڵێ وا بێوە یاوانە ڕەنگە ئەو ئەعلان نەکردنە بێتتر لەمە داوردەوردە بۆی دۆخی هەولێر لەو ڕێکەوتنەی کە شیعەکان کردویانە هەرێمی کوردستانی تیانە مادام شەڕەکە لە بەغا چێتە دەرەوە وەکو کورد ئەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە مادام باڵێۆزخانەی ئەمریکا بنکەی ڤیکتۆریا نابن بە ئامانج ئاساییە بە فڕۆکە بێ ئەگەستەی میدیای شیعی بکەیت ناڵێ هاتۆ سەر فڕۆکانەخانەی هەولێر ئەڵێ حەریر لە نزیک فڕۆخانەی هەولێر لە کاتێکا هەولێرە حەریر لەکوێ هەولێر لەکوێ بنکەیەکە نزیکە لە بن مەتاڕی هەولێر هەوڵەدان ڕەفتێک دروستکەنە نێوان ئەوەی کە بە ئامانجەگیرێت ئەمریکایە و هەرێمی کوردستان نییە دوو مەسەلەن مەترسی نییە ئەوانە لە یەکێک ماوەی لە ماوەی پێشوو ئەمینداری گشتی عەسایب قسەیەکی درکان کە زۆر مهم بوو زۆر هەڵوێستەی لەسەر کرا و زووش بیر چۆوە کاڵە یاسای پێکدادانی ئێمە ئەوەیە کاتی ئەمریکیەکان بەرەکەون لە شوێنێک کە کوچراویان نەبێ جوابی تون نادەنەوە کاتێک بۆ ئەمەی کە ئەمریکا 8 کەسی کوشت لە نوجەبا لە وەڵامی هێرشەکانە ئەو سەر سوورمانی دەربڕیوتی نازان بۆ ئەمریکاواکە ئێمە ینی مامانە ئەگە بە ئیتیفاق و شتیش نەبێ بەڵام نەریتێک ئەگەر بێت و ئەمریکیەکان بێن قاعدە بکەی بە ئامانج کە کەسی تیانە کوژرەیە برینار نەبێ یا مەترسیەکی گەورە دروست نەکە ئەویش جوابەکەی تون نابێ بەڵام کاتێک کە جوابەکە 8 کەسی لێ کوژرا لە بێکێک لە باڵەکانی 8 بەلایە سیر بوو وتی ئەمە شتێکی ینی زۆرە کە کاردانەوەکە تونە بۆی ئەوانەی کە دێ بۆ هەولێر یا دێت بۆ عین الئەسەد زیاتر میدی ئەعلامیە ینی درۆنێکی بچووکە شتێک هەڵەگرێت لە قەبارەی ڕۆمانەیەک هاوانێکە بڵێ زەجێکی میدیایی دروستەکە بەڵام لەسەر ئەرس کاریگەریەکی نییە
کێشە نیە بەلای ئێرانەوە بەلای ئێرانەوە ئەو بۆ هەرێم بەردەوام بێ بۆ سەر عینی ئەسەدیش بەردەوام بێ پەیامی تری لە پشت نییە بڵێ بۆ ناوخۆی کوردستانیش پەیامی لە پشتە کە ئێمە ئێستا هەموو کەسێک هەوڵەدا کەڵک لە جەنگی غەزە وەرگرێ نەک ئێران مەسەن تورکیا ئەوە بین لە ڕۆژاوی کوردستان چی کرد هەموو کەسێک حوسیەکان خۆ ئەو شەڕێکیکەن لە سا 50 بۆ حەماسە لە سا 50 بۆ خۆیان ئەنێ خوان و هێزێکی کاریگەر و ڕقەمێکی گەورە پیشانی جیهان بن وەرن مفاوەزاتمان لەگەڵ بن وەرن داواکاریەکانمان جێبەجێکن تا ئێمەش بکشێنەوە لە عێراق بووە بە جۆرێک لە عەرزی عەزەڵات ئێستا نەکەوە لە ناوخۆی شیعە زۆر ململانێ هەیە 4 گروپ زۆر دەرکەوتون لەو جەنگە خۆ ئەوەکانی تریان زۆر بێدەنگن جاران مەسا عەسایب بەدر ئەوانە زۆر بە ئێرانی ئەم ئەناسران بەڵام ئێستا ئەوانە تەخوینەکرێن تەنها کەتیبەکانی حیزب الله حرەکەی نوجەبا ئەنساڕوڵای ئەوفیا هێزێکی ترە ئێستا ئەوانە زۆر دەرکەوتون ینی ئەو سیانە و هێزێکی تریشە لە ماوەی ڕابردوو یەکتریان تەخوین کرد کە ئێوە هیچتان نەکردووە بۆ غەزە مافیەوەتان نەیدیای مقاومە بکەن بۆیە بەشێک لە ئیستیسمار هەیە لە جەنگی غەزە لە ناوخۆی شیعی لە نێوان شیعە و کورد لە نێوان عێراق و خەلیج و دەوروبەر لە نێوان ئێران و ئەمریکا هەموو ئەمانە توێکۆڵن و هەر یەک هەوڵەدا کەڵک لەو بارودۆخەوە موشەکە ڕاستەوخەکانی هەولێریش هەر ئەوە کە ئێران کردی هەر ئەوە بوو نا ئەوە نامەیەکی تونترە ئەوە ڕەنگەوا بخوێنرێتەوە بۆ نەک بۆ هەولێرە بەشێکی هەولێرە بەشێکی بۆ ئەوە هێزانن کاوپەیمانی ئەمریکان یان نزیکن لە ئەمریکا ئێمە ئاوا ئەکەین و ئەمریکا لەسەرتان نایەتە جواب وەرن مەسام یەکێک لەوانە توانی وا بیخوێنیتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە بۆ ڕازیکردنی بنکەی تونڕەوی ئێرانیە ئەوان خۆ لە ئێرانیش جەمسەر هەیە ئەوانەی کە بە دوای تۆڵە ئاگەڕێن ئەگەر تۆ ئەو تۆڵەمان کردەوە مەسەلەن بۆ تەغزیەکردنی میدیای تۆنڕەوەکە ئێمە تۆڵەمان کردەوە لە هەولێر بۆ مەسجە بۆ هاوپەیمانەکان مەسجە بۆ ئابووری کوردستان مەسەن خۆ هەولێر خەریکە ئێستا لە هەمەدان و تاران خۆشترە بێ کوردستان سلێمانیش مەسەلەن ئێران حەزیبەوە نییە مەسەلەن ئەو لەبەرەوە خۆی لە دۆخی گەمارەوە زۆر شت دەتوانین لەوا بخێنین لەو ململانەیەدا عراق چی لە هەرێمی کوردستانەوێ کاکتۆر مەسەلەن یان خەتی شیعی چی لە هەرێمی کوردستان خۆ زۆر قورسە عێراق بخێنیتەوە چونکە شتێک نییە ناوی سیاسەتێکی عێراقی بێ عێراق تۆ نازانی ئێستا بڕیاری جەنگ و ئاشتی بەدەستی کێیە 10-15 کەس حکومەکەن لە عێراقا 5 لەوانە چەکدارن و لە دەرەوەی پرۆسی سیاسین ئەگەر هەر بڕیارێک دەرچی ئەبێ بە فلتەری ئەم 15 کەسا بڕۆن و ئەم 15 کەسەش هەرێک لە ناو خۆیانە بەرژەوەندی دژیەکیان هەیە ڕەنگە مەسەن ئێستا تۆڵی شیعی سیاسەتی شیعی حتا شیعی تەنسیقی مەسەلەن حتا ئیتاری تەنسیقی مەسەلەن لەو ماوەی ڕابردوو خۆ عەبادی بەشێک نییە لە ئیتاری تەنسیقی عەسایب وتیان عەبادی وتە بێژی بەریتانیایە مەسەن حەکیم بەشێک نییە لە ئیتاری تەنسیقی شەکلەن لە ناو ئیتاری تەنسیقیە بەڵام مەصالحیان و خطاب و ئەو شتانە لە ناو ئیتار نییە خەتی خۆی هەیە خەتێکە هەوڵەدا لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێران خۆی بدۆزێتەوە لە نێوان هێزەکانی دەرەوەی ئیتاریش بۆیە ئیتار شتێکە بە ناچاری دروست بووە بۆ پڕکردنەوەی بۆشایی سەدر بەڵام لە ناوخوا لە ناو ئیتار ئێمە باسەکەین ئێستا لە ناو چوارچێوە لە ناو چەکدارەکانی چوارچێوە دوو جەمسەر دروست بووە کە بەدر و عەسایب لە تێڕمیان ڕۆکەن تا ڕادێکە بەڵێ حیزب الله و نوجەبا لە تەرەفێکی ترن لە ناو لەناو بەدر و عەسایبش لە ناو فەتەح دوو جەمسەر هەیە هادی عامری هەیە قەیس خەزعەلی هەیە مەسەلەن عەسایب هەیە بەدر هەیە لەوەش تەفاسیلی ورد هەیە ئەمانە جەمع مەجموع لەگەڵ عەبادی و حەکیم و مالیکی مەسەلەن کێشە و بەریەکەوتنیانە بۆیە ناتوانانی ئێستا بڵێ سیاسەتی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان چییە بەڵام ئەوەی ئەگەر بڵێ سیاسەتی ئێرانی لە ڕێی عێراق و بۆ هەرێمی کوردستان سیاسەتی ئەوەیە کە ئەبینین ینی حتا ئەو مەسەلەی دواکەوتنی موچە بەڵێ بەشێکی ڕێکارە بەشێکی خەلەلی تەزاروبین سیستم و مەسەلەی یەکنەخستنی سیستمی ئیداری و مالی و گومرگ هەمووانە ڕاستە بەڵام دیوێکشی تیا هەیە مەسجێکشی تیا هەیە کە ئێمە ئەتوانین ئەوەتان لێ بکەین سیرکە ئەمڕۆ سیوێکی مانگە سەعات 3 مەسەن هەواڵێک دزە پێکەن لە کۆتایی دەوامە ڕەنگە پارەتان بۆ بنێری خۆ ئەو پارەی هەردێ بەڵام هەوڵەدەن کە ئەوەی کە ئەتوانن پیشانی بن کە ئێمە ئەم کاردە گوشارەشمانەیە ئەتوان برسیتان کە ئەتوان گوشارتان لێ بکەین ئەتوان واتان لێ بکەین ئەمانە هەمووی قسەیەکێک هەرێمی کورد بە بڕیارەکانی محکەمەی اتحادی و مەسەلەن کۆمەڵێک بابەتی تر تا مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوو
لەو دیدارێک کە هەبوو بۆ نوێنەرەکانی دەرەوەی هەرێم حتا کاکو شار زێبار کە وزیری دەرەوەی عراق بە وتی مەترسێکی گەورە لەسەر قواری هەرێمەیە ئەمە بۆ خەتوکەدانی ڕێی شەقامەیان هەر بەڕاستی هەیە ینی بەردەوام ئەبێتۆ ئەگەر نەژبێ گریمانە بکەی کە مەترسی هەیە تۆ هەرێمێکی مەسەلەن لە شوێنێک ئاژی زایفترین حەلەقەی کێ مەسەلەن ئەم استراتیجی هەرێمی کوردستانە ئەمە دەوڵەتێکمانەیە کوردی بێ و لە دەور بەرمان بێ کوا مەسەلەن هاوپەیمانیەکی نووسراوی درێژخایانی بەهێزمان لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپا هەبمان پارێزێ خۆ ئێمە لە سەردەمی بڕیاری ئەوە ناژین ینی هەتا ناوچەی دژەفڕینیش نەماوە بۆیە ئەگەر مەترسیش نەبێ ئەبێتۆ خۆت گریمانەی ئەوەی بکەی و هەموو دەوڵەتەکان وا تەسەڕوفەکان ئەوانی کە لەم ناوچەیان سعودیا ئوردون هەمووی مشهوری خۆی خوا ئەمە ڕاستە بۆ ناوخۆی خۆشی دژمنی و هەمیە جانبێکی ڕاستە جانبێکی تری نابێ ئەمە بێتە هۆیەک بۆ پەردەپۆشکردنی ئەو کەمتەر خەمیانەی کە لە کوردستانە هەیە لە کوردستان خراپی بەڕێوەبردن هەیە لە کوردستان بێباکی هەبووە لە کوردستان بڕیاری هەڵا هەبووە لە کوردستان پەرتەوازایی سیاسی هەبووە لە کوردستان خراپی لە ئیدارەدانی ململانەی سیاسی هەبوو ئەمانش سەبەبن ئێستا ئەوەی کە لە بەغاڕۆدا جانبێکی زۆڵ و زەختی ئێرانیە جانبێکی کێشەی کەڵەکە بۆ جانبێکی بەهێزی ئەوەیە کە ئێمە بە لاوازیە چینە بەغا بە پەرتەوازایی ئەچین دۆسیەمان خراپە بەڵێ ئێستا ئێماڵێن لە عێراقیش گەندەڵیە لە ناو حەشتەیە بندی لەوێ بەڵام ئەو بۆیە چێتە سەر تۆ بۆ ناچێتە سەر تۆ سەقفی معاشەکەت گەشتۆتە 940 ملیار و تۆ حکوومەتێکی سێبرد لە ناو عێراقا دروست کردووە ئەو ناتوانێت ئەوە قوت با بێ تەغزەی تۆ بکە سەپۆرتی تۆ بکە حکوومەتێکە دروست کردووە بە وەزیر و بە ڕاوێژکار و بە دەستگای جۆرا و جۆر و بەوە کە 400,000 بەس موچەخۆری سەربازیت هەیە کە ئەمە مەترسیە ئەتوانێت ڕخنت لێ بگرێت لە چ ستانداردێکە هەیە لە دنیا 400,000 عسکەری بۆ 5-6 ملیۆن کەس 5 ملیۆن بەس 5 بۆ 7 ملیۆن لەکوێ هەیە نییە ئەتوانێت لەوێ لەسمەت لێ بکرێت ئەشزانن ئاگادارن مثلا من لە دیدارێک بوو لە گەڵ مثلا یەکێک لە بەیانەکان بە ئێمەیان سەعادنۆ لەگەڵ ئەو کاتە فەقامەتی سەر و کۆمار ڕایشکار بوو لە سەر و کاتی کۆمار مجموعەیەک سەحۆفی هات ئەمە گوێمان گرت بوو بە جۆرێک باسی ململانەی ناو حەزبە سیاسیەکانیانە کرد بۆ ئێمە هەندێک شتی تازە بوو ینی ورد ئەوان ئاگان لە شتەکانە شتێک نییە ئەمە پێمان وایە بەغدا ئاگای لە ئێمە نییە لە هەرێمی کوردستانە ئێستا لە میدیا لە سیاسەتا بڵاو بێتەوە شاراوە بێ لە عێراق و لە بەغا ئەگەر سیرکەی زۆر کەناڵ هەیە کەناڵی تەلەڤیزیۆنی نەش قەنەواتی سەکۆی ئەلکترۆنی با من ناویان نەبم سەبقی حادثەکانی کوردستان لەوێ لە پێش میدیای کوردیەوە لەوێ هەیە ژمارەی فەرمانبەر و مەسەن ئەو ناکۆکیانەی لە کوردستانەیە ئەو دابەشبوونانەی کە هەیە ئەو خیتابە سیاسی هەیە و نقطەی زوعف لەکوێیە زۆر باشتر لە کوردستان لەوێ لە بەریانەوە ئیسانن وازان جەماعەتی پێ ئەوان بە زمانی خۆیان پێڵەن جەماعەت سلێمانی و جەماعەت ئەربیل هەموو ئەو تەفاسیلانێ وازان ێستا ساردی هەیە لە بینی پارتیویەتی وازانن ئەوە هەموو ئەم شتانە حتا ناو حزب سیاسەکانیش زانن بۆ لەبەرەوە چی هەیە مۆنیتەرینگ هەیە ئێستا سیرکە زۆربەی سەرکردە سیاسی عێراقیەکان ئێستا بڵاوکراوان بە کوردی هەیە ینی مەسەڵەن هەلبوسی هەیەی کازمی هەیبوو سوودانی هەیەی و ئێستا شتێک هەیە ینی حتا حەژیری دەستکرد و شت یارمەتی دەدات لە سا 80-90 شت تەرجەمەکەی پێویست ناکات تەرجمانەتە بێ ئەوەی کە ئەڵەن سی خوڕ و شت خەڵک لە کوردستانە ئەیڵێن هەر لە فەیسبووکە عەرەبیەکانە مەسەن ترانسلیتە بکە ئەتوانێت تۆ ئەداتی نەبەرەوە ینی هەموو شتێکی کوردستان وەکو سەردۆڵەیەکی کراوە وایە لە بەردەستی عێراق و لە بەردەستی ئێران مەسەلە لەگەر بێت و بە ڕێژەیی وەکو ئەوەیەک دابەشی کەین 150 بەر ئەو ناکۆچی ناو خۆی و بێسەروبەری خۆمانەکەوێ هەرێمەکەوێ یان ئەگەر نەڵی خۆمان پەنجاکەی تری تەوزیع بێ بەسەر فاکتەرەکانی ترا بڵێ بەو نەوع مامەڵەکردن لەگەڵ بەغا بە شاندێکی وەزاری بچووک بەغا تەنسیقی سیاسی ئەوێ و ئێران تەنسیقی سیاسی ئەوێ ئێمە ناڵێ مەسەلەن بە هەرێم تەستی ئەوە خەڵک ڕەنگوالێکی باتەوە بەڵام تۆ سەیەکی نمونونەکە سەڵتەنەی عومان باشترین پەیوەندی لەگەڵ ئێرانێ و باشترین پەیوەندی لەگەڵ ئەمریکاشەیە قەتار گەورەترین بنکەی ئەمریکی عدێت کە بۆ ماوەی 10 ساڵ درێژی کردوێتەوە لەوێوە تیارە هەڵەسێک کۆمەکی ئیسرائیلەکە باشترین پەیوەندی لەگەڵ ئێران هەیە لە شەوی سەری ساڵیشا لە بورجی خەلیفە قسە فەرمی دکتۆر مەسەلە گەر دیقەتە دابێت لە لەحظەکانی کۆتایە
زمانی چینیش نووسی بەڵ ئەنی ئەمەش هینێکە مجاملەیەکی شۆ مجاملەی پێ لەبەرەوە ینی مەسەلەن کوردستان بە ئەگەر بە وەزیری دارایی بچێتە بەغا لەوێ فراکسیۆنەکانی مەرحەبای یەک ناکەن سیاسەتێکی هاوبەشیان نییە فەرموو لەو چەند ڕۆژە موچە نایەتەوە دواکەوتووە کوا کۆنگرەیەکی هاوبەشی فراکسیۆنە کوردستانیەکان کوا هەڕەشەیەک بۆ کشانەوە کوا مەوقفێکی تیمی وەزاری کوردی یەکگرتو ڕەنگە خۆ ئەمە ئەزدە پشتبەردە علااقاتش هەیە ئەزانین مەسەن وەزیرەکان درێغی ناکەن سووری ناکەن زۆر هەوڵەدەن مەس بەجوودی فەردی ئەو یەخێ ئەوە گرێ ئەو یەخێ ئەوە گرێ ئەو ئەچێتە بەردەم ئەو وەزیر ئەو ئیمزا بەڵام ئەمە کاتێک کاریگەری ئەبێ سە حکوومەتی سوودانی خۆش لۆقا مەترسی ئەمریکی لەسەرەمە ئەگەر مەسەن چوا وەزیری کوردی کاریگەر هەن لە بەغا هەر چواریان لە پۆستی کاریگەران ڕاستە ینی لە ڕووی وەزارەتەکەشی مهم نەبێ پێگە سیاسەکەی گرنگە ئەگەر مەسە ئەم چوارە مەوقفێک وەرگرن زۆر کاریگەریە بێ ئەگەر ئەوانە شوەری نەگرنیانی هەڵیگرن بۆ کاتی تر فراکسیۆنە کوردستانەکان ئەتوانن زۆر جار کۆبوونەوەی پەرلەمان پەکخەن چونکە نساب تەواو نابێت تەواویش بێ خەلەلێکی نەوعی لە ناو پەرلەمانە دروستێ بەس ئێمە ئەممان بینیوەنە لەبەرەوە بەشێک لەو جوودەی لە کوردستان هەیە ئێستا حەقە تەوجیه بکرێ بۆ ئەوەی لە هەموو دنیا وایە نظامی پەرلەمانی تۆ نوێنەرەکەی خۆت محاسەباکەی کاک زاناشین ئەبوو عاقلا فەڵەستینی بوو ئیسرائیل کوشتیان لە ئەمریکا جنسی ئەمریکی هەیە ئەو کۆنگرێسمانەی کە ئەم سەر بە بازنەی ئەوە لە ئەمریکا لە هەنگری ئیسرائیلە بەس ئەچێ بە دووادا چوونەکە بۆ دۆسی کوشتنەکەی تۆ نظامی پەرلەمانی وایە ئەبێ ئەو کەسێک کە هەڵت بژاردووە لەو بازنەیە محاسەبەی کەیت و داوای لێ بکەیت ئەگەر هەڵیشت نەبژارە و دەنگیشت پێ نەداوە ئەو هەر نوێنەری بازنەی تۆیە لەبەرەوە لە کوردستانە حەقە ئێستا ئەو شتە ناڕەزایەتیانەی کە هەیە بەشێکی زۆری تەوجیه کرێ بۆ ئەوانەی کە لە بەغان بەڵێ خۆی شەکەن بەردەوامی شەکەن بەڵام بەم نەوع و میکانیزمان جەدوایی نییە و هەر کەسێک مەسەن دوو جار ڕێگەیەکی تاقی کردەوە ئەگە جارێکی تریش تاقی بکەیتەوە هەر هەمان نەتیجەتە نەتیجێ بڵێ کاک تۆر ڕەنگە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانیش قەلق بێ لە ژیانی خۆی زۆر بە سادەیی گەر بەپێ ئەو لێ کۆڵینەوە وردکاری و ئەو معلوماتە بەرفراوانی لە جەمسەرە جیاجەکانی سیاسەتا بەڕێزت هەتا هەرێمی کوردستان لە بەردەم ئەوەی کە خەڵکی ماڵوێرانی گەورەیە وەڵاهی خۆی دایمە لە میدیا گوتای ڕەشببینی زاڵە بێ بەسەر شتێکای بەرەو خەڵک ئەوە زووترەکە ئەگەر سێکی هەموو منطقەکە هەر خۆی ئەو قەلەقەی هەیە بڕواکەی ینی ئیسرائیلەکان لە کوردستان زیاتر قەلەقن بڕواکەی فەلەستینەکان لە هەموو دنیا قەلەقترن ڕەنگە قەتەر و مسرش و قەتەر و مسری بڕواکەی ئەسەر ڕژەمی سیسی لە بەردەم گەورەتی مەترسی ئینهیارە هەیە لە ڕووی ئابووریەوە مەسەن کیلۆیە گۆشت 400 جونەیە کە چەند ساڵ دو سێ ساڵ لەمە پێش 70 جونەی بوو بڕواکەی لە ناو ئێرانە بێسەر و بەرەیە کە هەر تێی ناگەی و ئەگەر هەر شتە ناویشەوە ئەترسی دەڵێ لەبەرەوە چۆن مەترسی لەسەر کوردستان هەیە ئەوەنە مەترسی لەسەر دەوروبەریش هەیە خۆ ئەوانش خاڵی لاوازیانەیە خۆ ئەوانش بەڵام ئەمە بە چی ئیداراکرێ چۆن پێش لەمە ئەگیرێ بە پلان و بەرنامە وەمە ئەوە شتێکە وەهمیەتەوە بڵێ کوردستان یەک بگرێ و یەک ڕیز و یەک دەنگ بێ شتی وە هەر ممکنە تەبیعەتی بەشەر بەڵام کوردستان ئەتوانێت ئیدارەی ناخۆشیەکانی بکا بە جۆرێ ئەو شتانەی کە ئەولەویەتن مەترسین کۆدەنگی لەسەر دروستکە ئەو شتانەی کە هامشێکن بۆ ناکۆکی شەڕی بکە لە ناوە مشکلە نییە بۆ نمونە مەسەلەی بودجەی خەڵق قوتی خەڵق مەسەلەی مەترسی لەسەر هەرێم ئەمانە شتێکن بەرژەوەندی خەڵکەکە ئەتوانەوە هێزانە بە ئۆپۆزیسیۆنەوە بەوانەی کە ناڕازین لەسەر جادەن بەوانەی کە ئیشێک قسەیەکیان پێ ئەکرێ لە بەغا تەنسیخیان لەسەر ئەوەی مۆلمونە بودجێ بۆ کوردستان لەم قەلەقی ڕزگار بێ بەڵام هاتن لەسەر ئەوەی کێ چەند کورسی هەوێ لە پەرلەمان و کابینە چۆن پێک بێ و سیاست چۆن ئیدارە بکرێ با خەیوێک بگرن با شارکن مشکلە نییە خۆ ئێستا لە ئیسرائیلەوە ئەگوزارێ حکوومەتێکەیە ناوی حکوومەتی جەنگە شار بەڕێوە با بەس وەرە دەرەوە چەقۆ لە یەکەسو و ببینی دانی سەی میدیاکانیان پێ لەم حکوومەتا ڕوخێ بەڵام کاتێکە چنە مەسەلەی سیاسەتی جەنگەوە تەواو هەمویان مەسەن لەو خاڵە متفق مەترسی هەمویانی پێوەکرێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یاسین تەهالێ کۆڵەری سیاسی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەتە دووبارە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان